خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆک دانەڵد ترامپ کاتێک لەگەڵ ڕێبەرانی کۆنگرێسدا کۆبووە لە مانگی شەشی ڕابردوودا بڕیاری دابوو بۆ تۆڵەسەندنەوە لە ئێران بەهۆی ڕەفتارەکانی ئەو کاتەی تارانەوە. بەڵام ئەوە بوو سەرۆک ترامپ گوێی لە ڕاوێژ و پێشنیازەکان گرت و هیچ هەنگاوێکی ئەوتۆی بۆ تۆڵەسەندنەوە نەنا. ئێستا هەندێک لە هاوپەیمانەکانی ئەمریکا دەڵێن ئەو هەڵوێستەی سەرۆکی ئەمریکا وەک ئاماژەیەک بە لاوازی ئەمریکا لێک دراوەتەوە. ئەڵبەت ئەمەش وەک هاندانێکە بۆ لێدانی ئێران لە پاش ئەو هێرشانەی کردیە سەر دامەزراوە نەوتیەکەی عەرەبستانی سعودیە. ئاسانترین شتێکە کە بتوانم بیکەم لە ڕاستیدا ئێستا کە لێرەی دەتوانم بیکەم و بڵێم دەی برادرینە دەست پێ بکەن. ئەلبەت ئەوە ڕۆژێکی زۆر خراپ دەبێت بۆ ئێران. ئەوە زۆر ئاسانە بیکەم، هەر زۆر ئاسانە. بۆ ئەوانش کە دەڵێن ناپێویستە شتێک بکەین ئەجینا لاواز دەردەکەون، بڕوانینی من ئەوە هێز نیشان دەدات، چونکە بۆ من زۆر ئاسانە بڵێم 15 شوێنی سەرەکی و جیای ناو ئێران بکەنە ئامانج. ئەمریکا سزای نوێی تریشی سەپاندە سەر کۆماری ئیسلامی ئێران وەک بەشێک لە بەکارهێنانی سیاسەتی بەرزترین ئاستی فشار تا ئێران ڕەفتارەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگۆڕێت. سزاشمان سەپاندە سەر بانکی نیشتیمانی ئێران کە سیستەمی بانکی نێوەندی ئێرانی لەخۆگرتووە. ئەمەش لە بەرزترین ئاستی سزاکاندا دەبێت بەسەر ئێرانەوە. لەگەڵ ئەمەشدا 2 یان 3 شتی تریش هەن گیراونەتەبەر بەرامبەر بە ئێران. وەزیری خەزێنەشمان لێرەیە. ئەم جارەیان وەک گەورە کاربەدەستانی ئەمریکایی دەڵێن ئەم سزایانە سیستمی بانک لە ئێراندا دادەبڕێنێت لەگەڵ بانکە جیهانیەکاندا و هێندەی سزاکانی پێشووتر کاریگەریان دەبێ بەسەر ڕەوشی ئابووری ئەو وڵاتەوە. بە پێی ڕێنماییەکانت بەردەوامین لە هەڵمەتی بەرزترین ئاستی فشارەکان لەسەر ئێران. ئەمە دواترین سەرچاوی داراییە هەم بۆ ئێران و هەمیش بۆ سندوقی نیشتمانی پەرەپێدانی ئەو وڵاتە. بە پێی ئەم سزا نوێیانە ئەو دوو دەستگایەی ئێران لە سیستمی جیهانی بانکی دادەبڕێن. ئەمەشیانی چیدی دارایی ناڕات بۆ ڕێکخراوە تێرۆریستەکان. بێگومان ئەم سزایانە لە سەر و سزاکانی سەر پێشەسازی نەوت و هەروەهاش سزاکانی سەر دامەزراوە داراییەکانی تری ئێرانەوەیە. سەرۆکی ئەمریکا جارێکی تریش جەخت دەکاتەوە لەوەی ڕەوشی ئێران کەوتۆتە سەر ڕەفتارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەگەر بەردەوام بێت لەو ڕەفتارانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوە ئەم سزایانە و سیاسەتی ئەمریکاش بەرامبەر ئێران هەر بەردەوام دەبن. هەندێک شتی دیاریکراو دەبینیت کە ڕوودەدەن، بەڵام لێرەدا فاکتەری سەرەکی ئەوەیە کە کردومانە. ئەم سزایانە بەرزترین ئاستی سزایەکن سەپێنرابنە سەر وڵاتێک. ئەمە یەکەمین جارە سزای لەو ئاستەدا بسەپێنین. ئەمە زۆر خراپ بەسەر ئێراندا دەهێنێت، بەرەو دۆزەخی دەبات، ڕەوشەکەی خراپ دەکات. ئێران تێکشکاوە. ئێران دەتوانێت زۆر بە ئاسانی کێشەکە چارەسەر بکات، تەنها ئەوەندەیە دەست لە تیرۆر هەڵبگرێت. هەر لە ماوەی ڕابردوودا وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی شانشینی عەرەبستانی سعودیە و میرنشینە یەکگرتووەکانی عەرەبیشی کرد لە گەڕانەوەشیدا بۆ واشنگتن باسی لە ئامانجی سەردانەکەی کرد. وتوێژی زۆر بابەتی گرنگمان هەبوو ناردم بۆ ئێرە بە مەبەستی کارکردن و دڵنیاشبوون بەوە لەوە تێبگەم کە دۆستەکانمان و هاوپەیمانەکانمان لەو ناوچەیە چۆن دەڕواننە گرفت و هەڕەشۆ مەترسیەکانی کۆماری ئیسلامی ئێران. بە دڵنیاییەوە لەم سەردانەمدا ئەو ئامانجەم پێکاوە پێشم وایە دەتوانم هەندێک زانیاری گرنگ بەسەرۆک بدەم سەبارەت بەوەی پێویستە چۆن بیر لە هەنگاوەکانی ترمان بکەینەوە. گەورە کاربەدەستانی ئەمریکا لەو بڕوایەدان بڕینی سەرچاوە داراییەکانی ئێران هێندە کاریگەریان دەبێت کە تاران چیدی نەتوانێت درێژە بە شەڕانگێزیەکانی خۆی بدا لەو ناوچەی جیهاندا. سزای زیاتریش دەبن. ئێمە ژمارەیەک ڕێبازمان داناون بۆ ڕێگەگرتن لە ئێران و تا توانایی سامانی نەبێت بۆ ئەو شتا کە دەیەوێت بیکات. هەروها تا ڕێگا نەمێنێت شاڵاوی تیرۆر بەرپا بکات و هێرشکردنە سەر عەرەبستانی سعودیا پێمان دەڵێت هێشتا کاری زیاتر ماوە دژ بە ئێران بکرێت. ئێمە بەردەوام دەبین تا کۆتایی، چونکە ناکرێت ئەوە نەبینیت پارەدان بە ئێران دەبێتە مایە ڕووداوێکی وەکو ئەوەی لە عەرەبستانی سعودیا ڕوویدا. واشنگتن لە هەوڵدایە بۆ پێکێنانی هێزێکی تایبەت بۆ پاراستنی سنوورە ئاویەکانی ناوچەی کەندا و تا کەشتێ بارهەڵگرەکان بتوانن بە ئاسانی و بەبێ هیچ گرفتێک لەو سنوورە ئاویانەدا هاتوچۆی بازرگانی خۆیان بکەن لە کاتێکدا لە زۆر بۆنەدا ئێرانیەکان هەڕەشەی داخستنی تەنگەی هورمز دەکەن. چاوی واشنگتن لەم بەرنمەیەدا میوانداری دکتۆر دەیڤید
ئەدێزن دەکا. دکتۆر دەیڤد بەڕێوەبەری بەشی لێکۆڵینەوەکانە لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراسیەکان و توێژینەوەکانی خۆیشی تایبەتن بە ئێران و سووریا و هەروەهاش لایەنگرانی ئێران لەو ناوچەیەی جیهاندا. دکتۆر دەیڤد سەرەتا زۆر سپاست دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە بەڕای تۆ ئەمریکا چی لە ئێران دەوێت؟ پێم وابێت وەڵامەکە لە وتارەکەی وەزیری دەرەوەدایە کە ساڵی پار لە نێوەندی هێرەتێج پێشکەشی کرد و 12 داواکاری هەبوو. جیاوازیە گەورەکەش لە نێوان ئەو داوایانە و داواکانی بەڕێوەبەرایەتەکەی ئۆبامادا ئەوەیە ئەم بەڕێوەبەرایەتیە دەخوازێت بە تەواوەتی کۆتایی بە بەرنامە ناوچیەکەی ئێران بهێنێت، چونکە دەڕوات بەرەو دروستکردنی چەکی ناوکی و هەروەهاش بۆ کۆتایی هێنان بە ڕەفتارەکانی ئێران بۆ ئەو ناسەقامگیریەی لە ناوچەکەدا دروستی کردووە، وەک عێراق و سووریا و یەمەن یان هێرشکردنە سەر ئیسرائیل. جا ئەو داوایانە زۆر بەرفراوانتر بوون. بەڵام هەتا ئێستاشی لەگەڵا بێ ئەمریکا نەیتوانیوە هاوڕاییەکی نێونەتەوەیی کۆبکاتەوە لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەییدا کە بگوترێت دەتوانێت هەنگاوێکی زیاتر بچێتە پێشەوە بێجگە لە سزاکان. تۆ ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد. لایەنەکانی بەشداربوون لە دانوستانەکانی ڕێکەوتنە ناوچیەکەی ساڵی 2015دا تا ئێستاش ئەوەیان مۆر نەکردووە کۆتوبەندێکی قورستر بخرێتە سەر بەرنامە ناوچیەکەی ئێران یان بەرنامە موشەکیەکەی یان تەنانەت لەسەر چۆنەتی سەوداکردنیشدا لەگەڵ دۆسیەکانی ناوچەکەدا. لە کاتێکدا هەندێک لە وڵاتانی عەرەبی ناوچەکە و ئیسرائیلیش دانانی کۆتوبەندی زیاتر لەسەر ئێران بەباش دەزانن. هەر بۆیە ئەوە پرسیارێکە ڕوبەڕووی ئەمریکا و هاوپەیمانەکانی شێبێتەوە. ئایا دەتوانن هێندە بکەن کە شەڕانگێزەکانی ئێران ڕابگیرێت وەک هێرشی ئیسرائیل لە ناو سووریادا، یان سیاسەتی ئەمریکا بۆ بەرزترین ئاستی فشار لەسەر ئێران وەک ئەوەی سەرۆک ترامپ لە لێدوانەکەیدا باسی کرد؟ بەڕای تۆ ینی ئەمانە هیچی ئەنجامێکیە بێ، چونکە بە خۆ دەزانی وان نزیکەی 2 ساڵە ئەمریکا لەو ڕێکەوتنە ناوچێک شاوەتەوە کۆمەڵە سزای زۆر قورسی بەسەر ئێراندا سەپاندووە، بەڵام ڕژێمی ئێران هێشتا هەر لە جێی خۆیەتی. ئەوە ڕاستە، ڕژێمی ئێران هێشتا لە جێی خۆیەتی. ئەگەر یەکێکیش باز لە گۆڕینی ڕژێم بکات ئەوەیان نازانێت، چونکە ئەم بەڕێوەبەرایەتیە باسی لە گۆڕینی ڕژێم نەکردو. هەر بۆیە پێویستە سەیرێکی کاریگەریەکانی سزاکان بکەین. وەک تۆ ئاماژت پێکرد مانگی 5 ساڵی 2018 بوو ئەمریکا لە ڕێکەوتنەکە کشایەوە و دوای 6 مانگ لەو کشانەوەی ئەمریکا یەکەم سزای سەپاندەوە بەسەر ئێراندا. ئیتر لەو کاتەوە فشارەکان دەستیان پێکرد و دراوی ئێرانی لاواز بوو، هەروەها ئەبوووریەکەشی. جا دوای ئەوە قۆناغی 6 مانگی دووهەم دەستی پێکرد و سزا خرایە سەر پیشەسازی نەوتی ئێران. بەڵام لێخۆشبوونی هەندێک وڵاتیشی لەخۆگرت بوو. ئێستا چەند ئاماژەیەکی ئابووری هەن. ڕێژەی بەرهەمهێنانی ناوخۆیی لە ڕەوشێکی نەرێنیدایە. دراوی ئێرانی نرخەکەی زۆر دابەزیوە و هەڵاوسانی دارایش گەیشتۆتە بەرزترین ئاست. لەبەر ئەمانە کاریگەری سزاکان لە ڕووی ئابووریەوە زۆرن. ئیتر ماوەتەوە سەر بەر ئەنجامە سیاسیەکان. هەموو ئەمانەی کە باسکردن بەڵێ وایە ڕاستە. باری ئابووری ئێران ئێژگار خراپە، ئاستی هەژاری هەر زۆر بەرزە، ڕێژەی بێکاری هەروە دێ و زیاتر دەبێت، بەڵام هیچ شتێ لە ڕەفتارەکانی ئێران نەگۆڕا. پێم وایە ئەوە ڕاستە و دەشبینین ئاستی شەڕانگێزیەکانیشی زیاتر کردووە، بەڵام ئەومان بیر نەچێت بەگشتی ئەوە 4 مانگە کە سزاکان جێ خۆیان گرتووە بێگومانیش هەروە دێ و ئەو سزایانە قورستریش دەبن. جا ئێستا ئەوەیە ئایا چەندێک لەم سزایانە چاوەڕوان دەکەین و ئایا ڕێبەرانی ئێران بە چه ئاراستەیەکی گۆڕانکاریدا دەبن؟ ئێمە ئەگەر لە ڕووی مێژوویەوە لی بڕوانین گەر بگەڕینەوە بۆ شەڕی عێراق ئێران یان ئەو لە بەردانەواندنانەی بەر لە ڕێکەوتنە ناوچیەکە کردوونی، ئەوە دەگەینە ئەو بەرئەنجامەی کە پێویستە ڕێبەرانی ئێران بگەنە ڕەوشێکی ناهەموار و ئیتر ترس دایان بگرێت بۆ تەمەنی فەرمانڕەوایەتیەکەیان. پێم وایە هێشتا کات ماوێتی بگاتە و ئاستە، بەڵام پەیامەکان ئاشکران کە کۆتایی هێنان بەم فشارانە نییە. ئێستا هەندێکان دەڵێن هێشتا زوو بوو سەرۆک ترامپ باسی لە شیانی وتوێژ بکات و پێویست بوو چاوەڕوان بین تا ئێران خۆی دەگەیشتە ئەو بڕوایەی بێتە پێشەوە بڵێت
دەخوازین کۆتایی بە شەڕانگێزەکان و بە بەرنامە ناوچیەکەش بهێن. لەسەر مەسلەی دانوستاندن لەگەڵ ئێرانە ئەوە تەوەرێکی تایبەتی ئەم بەرنمەیەمان بۆ ئەو بابەتە تەرخان کردووە، بەڵام بەرلۆی بچمە تەوەرێکی تر حەزەکەمەوە لێ پرسم چیتر پێویستە ئەمریکا بیکە بێژگەر لە هەموو ئەم سزایانەوە ئەو سزا بانکێش کرد لەم چەند ڕۆژەی ڕابردوودا سەپاندیە سەر ئێران چیتر پێویستە بیکە تا ببێتە ئەو فشارەی ئیتر ئێران لەجێی خۆیان ڕابگرێ؟ Well, I don't have a crystal ball, so I don't know the answer in advance. بەڕاستی ناتوانم پێشبینی بکەم و بکەمە پێش ڕووداوەکان، بەڵام پێم وایە پێویستە پشومان درێژ بێت لەگەڵ ئەو سزایانەی تا ئێستا سەپێنراوە. تا ئەو کاتەی بە تەواوەتی ڕێگر دەبێت لە ڕژەمی ئێران لەوەی نەوت بفرۆشێت و بتوانێت بەرەنگاری ئەم سزایانە ببێتەوە. مەبەستم لە فرۆشتنی نەوتە بە چین، یان ئەو نەوتەی پازاران دەیفرۆشێت لە ڕێی سووریاوە تا پارە بۆ خۆی پەیدا بکات. هەر بۆیە سزاکان پلاچێک نییە دای بگیرسێنیت و ئیتر هەموو شتێک بگۆڕدرێت، بەڵکو پێویستی بە پشوو درێژی و بەجێبەجێکردن هەیە. بێگومان ئەوە زۆر باشتر دەبێت وڵاتانی تریش بەشدار بن، وەک ئەوەی لە نەتەوە یەکگرتوەکانمان بیست و وتی ئەوەی ئێران دەیکات جێ قایلبوون نییە. ئەوە تا ئەمریکا گەمارۆی خسۆتە سەر ئێران و ئێرانیش وەڵامی توندوتیش ئامێزی هەیە، وەک ئەو هێرشانەی دەیکاتە سەر کەشتەکان لە کەنداودا و هەچەندە تاران دانی پێدا نانێت، بەڵام بەڵگەکان ڕوون و ئاشکران، وەگرتنی بەریتانیەکان بە بارمتار یان هێرشەکانی ئەم دوایەی بۆ سەر عەرەبستانی سعودی. ئەلبەتە ئەو هێرشە لە توانای حوسیەکاندا نییە، هەرچەندە هاوپەیمانی ئێرانیشن. پێویستە چاوەڕوان بین تا ئەو کاتەی کاریگەریە ڕاستەقینەکانی سزاکان دەردەکەون و بەو هیوایی بەرسوی کۆمەڵگەی نێونەتەوەییش ببینین بەرامبەر ئەو شەڕانگێزیانەی ئێران، چونکە ئەو جۆرە ترساندنە نابنەمایەی ئەوەی قەرز وەک یارمەتی وەربگرێت. بەڵام هەتا ئێستا ئەمریکا نەیتوانێت بۆ نمونە هاوپەیمانەکانی خۆی قەناعەت پێ بکا کە ببنە بەشێک لەم سیاسەتەی ئەمریکا بەرامبەر بە ئێران، بۆ نمونە عێراق، بۆ نمونە قەتەر، هەتا ئێستا خۆیان یەکلایی نەکردوێتەوە و باز لەوە دەکەن کە دەیانەوێت بێلایەن بن، نەمەیاندا چۆن. Well, I'd definitely like to take first Iraq and then Qatar. بە دڵنیاییەوە سەرەتا باس لە عێراق دەکەم، ئەو جا دێمە سەر قەتەر. بێگومان عێراق ڕوبەڕووی ڕەوشێکی ئەجگار قورس بۆتەوە، پێکاتەیەکی هەیە کە تەواو سەر بە ئێرانەوە، ڕێک لەلایەن قاسم سولەیمانیەوە کۆنتڕۆڵ کراوە. ڕێبەرانی عێراقمان هەن بەشێکن لە هێزەکانی حەشری شەعبی و وەک دەگوترێت ئەگەر ئایەتوڵا خامەنەی داوایان لێ بکە حکوومەتەکەی خۆیان بڕوخێن ئەوە دەیکەن. ئەمەش پێمان دەڵێت کاریگەری ئێران لە عێراقدا چەند زۆرە، چونکە ئێران لە وەتای ڕووخاندنی سەدام حوسینەوە بە بەرنامە ئەو کاریگەریانەی خۆی جێگیر دەکات. جا بەڕاستی ڕەوشێکی قورسە بۆ عێراق و بۆ ئەو سیاسیانەی دەخوازن سەربەخۆیی خۆیان بپارێزن و تێدەگەن لەوەی دۆستایەتی لەگەڵ ئەمریکادا بەو مانایە نییە فرمان لە ئێرانە وەربگرێت. لە پەیوەندی بە قەتەریشەوە کە بنکەیەکی گرنگی لەشکری ئەمریکایی لێیە، بەڵام کاتێک سەیری هەندێک لە سیاسەتەکانی قەتەر دەکەیت دەبینیت لە زۆر ڕەهەندەوە سیاسەتی خراپن و لە زۆر لایەنی شەو قەتەر زیاتر نزیکە لە ئێران وەک لە ئەمریکا. بۆ نمونە ڕێکەوتنی تۆڕی ئەلجەزیرە لەگەڵ میدیای ئێراندا نزیکەی 10 ساڵ لەمەوبەر ئەلجەزیرە پەخشی خۆپیشاندانەکانی ئێرانی دەکرد و ئەوەی نیشان دەداین هاوکاتی سەرکوتکردنەکان لەلایەن ڕژێمی ئێرانەوە خەڵک چیان دەکرد. بەڵام ئێستا کە خەڵک خۆپیشاندان دەکەن ئەو هەواڵە لە گۆشەنیگای حکوومەتی ئێرانەوە دەگوازرێتەوە. قەتەر خاوەنی تۆمارێکی خراپیشە لە دۆسیەی دابینکردی دارایی بۆ تیرۆریستان، بۆتە ماڵێک بۆ تیرۆریستانی ئیخوانەکان و ئەوانی تریش وەک حەماس و حیزبوڵاش. هەر بۆیە دەبینین سعودیە و مێنشینەکان و هەروەها ئۆردونیەکانیش بوونەتە ئەو دۆستەی ئەمریکا زیاتر پشتیان پێدەبەستێت. بەڵێ دەمەوێت بڕێک باز لە کاریگەری سزاکان بکەین بەسەر کۆماری ئیسلامی ئێرانەوە. لە ئێستادا لە واشنگتن پرسیارەکە ئەوەیە ئایا ئیتر دۆسەی سزادانی ئێران کۆتایی پێهاتووە وەک کاربەدەستانی ئەمریکایی دەڵێن نەکرد سزاکان بەردەوام دەبن، بەڵکو لێخۆشبوونەکانیش ئیتر هیچ وڵاتێک ناگرێتەوە. ئێمە دوێنی سزامان سەپاندووە، ڕۆژی هێنیش سزامان سەپان. ئەمڕۆژ بە هەمان شووە سزا دەسەپێنین بەسەر ئیراندا، سزای زیاتریش بەڕێوەن. ئیتر ناتوانین لەوە زیاتر ڕۆن و ئاشکرابین کە وابەستەین بە هەڵمەتی بەرزترین ئاستی فشار و لە بەڕامەشماندا نییە لێخۆشبوونمان هەبێت بۆ هیچ وڵاتێک.
پێشتریش ئاماژە بەوە دەکرا کە ئەمریکا دەخوازێ ئێران بگەڕێنێتەوە سەرمێزی دانوستاندن تا ڕێککەوتنێکی نوێ بکرێ کە وەک دەڵێ متمانەی تیادا بێ بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی. سەرۆک دەخوازێت دانوستاندن لەسەر سەودایەکی نوێ و باشتر بکات کە بتوانێت چارەسەر بێت بۆ ئەو هەڕەشە مەترسیانەی ئێران هەیەی بۆ ئاشتی و ئاسایش لە جیهان و ناوچەکەدا. وەک بەرنامەی ناوکی، بەرنامەی موشکی، شەڕانگیزیەکانی ئیران لە ناوچەکەدا و هەروەهاش ڕەشبگیری هاوڵاتیانی ئەمریکایی. شیکەرەوە هەن لەو بڕواایەدان ئەگەر تا ئێستا ئێران وەڵامێکی ئەوتۆی نەبوو بێت و ئاماژەیەکیش لە ئارادا نەبێت کە ڕژێمی ئێران دەگەڕێتەوە سەرمێزی دانوستاندن واتە سزاکان ناتوانن کۆماری ئیسلامی ئێران ناچار بکەن تا سەر لە نوێ وتوێژی ناوکی دەست پێ بکاتەوە. ئەگەر بڕوانی تەمێژوو ئیران هەرگیز نەگەڕاوەتە سەر میز دانوستاندن بەبی فەشاری دیبلۆماسی، بەبێ لە پراوێزنانی سیاسی، بەبێ فەشاری ئابووری، بەبێ هەڕەشەی بەکارهێنانی هێزی لەشکەر، جا ئەمە مێژوەکەیە. هەر بۆیە بەردەوام دەبین بۆ ڕێگەگرتن لە سەرچاوە داراییەکانی ڕژیمی ئیران تا باجی ڕەفتارە زیانبەخشەکانی بدات. پێمان وایە ئەمانە دەبنەمایەی گەڕانەوە بۆ وتیوێژ و ئەوەش ئەو بریارەیە پێوەستە ئێران بیدات. دەسەڵاتدارانی ئێرانی هێشتاش پێیان وایە ئەمریکا سیاست و استراتیژیەتێکی ڕوونی نییە بەرامبەر بە ئێران لەو ڕوانگەیەوەی لە واشنگتنەوە لێدوانی جیاواز دەدرێن. ئەمریکاییام یە جور حرف نەمیزەن. ئەمریکایەکان بە زمانی جۆراوجۆر قسە دەکەن. هەندێک جار قسە لەسەر وتوێژی بێمەرز دەکەن. هەندێک جار دەڵێن وتوێژی بێمەرجی پێشوەخت و هەندێک جاریش دەڵێن 12 مەرجیان هەند بۆ وتوێژ. ئەمەشیانی ئەوە تا دەگەڕێتەوە بۆ ئەوەی سیاسەکانیان ئاژاوەجێڕن و نازانن چیان دەوێت کە پێدەچێت زیاتر ئەمەیان بێت یان جۆرێکە لە فێڵکردن چونکە ئەمیان شتێک دەڵێت و ئەوی تریان شتێکی تر. هەرچۆنێک بێت ئێمە سەرمان لێ تێک ناچێت و ڕێگەی ئێمە ڕوون و ئاشکرایە و دەشزانین چی دەکەین. ما میفهمیم داریم چه کار میکنیم. هەرچۆنێک بێت ئێرانیەکان وها لەم دۆسەیی خۆیان دەڕوانن کە سەرەتایە بۆ شەڕێک و دەشڵێن ئەگەر ئەمریکا هەوڵ بۆ شەڕ نادا ئەی ئەم هەموو فشارانە بۆ چین. پێویستە ئەمریکایەکان بەوە بزانن کە هاندانی شەڕ و هاندەرانی شەڕیش لە بەرژەوەندی ئەوەندا نییە. پێویستە لەگەڵ دەستبەرداربوون لە سیاسەتی هاندانی شەڕدا دەستبەرداری سیاسەتی سەپاندنی بەرزترین ئاستی فشاریش بن. دکتۆر دەیڤد وەکو جۆمان لە برایان هوک بوو گەشتبینی بە قسەکانی و دیارە کە ئێران هەر ناچار دەبێ بگەڕێتەوە سەرمێزی دانوستاندن بۆ ئەو ڕێکەوتنە ناوچەی کە ئەمریکا لێی کشایەوە. ئێرانیەکانیش پێمان دەڵێن لەو بڕواایەدانین بگەڕێنەوە سەر ئەو مێزی دانوستاندنە. چ جۆرە ڕوانینێک هەیە لێرەدا کە ئەمانە هەردوو لە هەم واشنگتن هەم تاران نەگەنە ئەنجامێک لەسەرە بە. پێم وایە تا ئێران نەگاتە حاڵی تەبق ئامادە نابێت بۆ دانوستان. ئەوە تا جۆمان لە خامنەیی بوو باز لە دۆسەی تێکڕایی دەکات. بەردەونیایە ئەو تێکڕاییە لە پەیامناردندا قورسە لە سیستەمێکی دیموکراتیدا. بەڵام با سەیری ئەو دۆسیەش بکەین کە ڕژێمی ئێران وەزیری دەرەوەی خۆی دەنێرێت بۆ نیویۆرک تا باز لە زەمینەی دیبلۆماسی بکات لە کاتێکدا حەسەن نەسڕوڵڵا لەو ناوچەیە نوێنەرایەتی ئێران دەکات و دەخوازێ دروشمەکانی ئێران بەجێ بگەێنێت وەک مەرگ بۆ ئەمریکا و مەرگ بۆ ئیسرائیل و پێویستن لە ناویان بەرین. جا ئیتر لێرەدا تێکرایی دەنگ نبینیت و ئێران بەردەوام دەبێت لەو ڕێبازەیدا تا ئەو کاتەی فشارەکان لەسەری کەڵەکە دەبن. جا ئەوەی ئایا من وەک بەڕێز برایان گەشتبینم پێم وایە ئۆفیسی برایان هوو کاری زۆر باش و گەورە دەکات و لەوانەشە بمانگەینێتە ئەو خاڵی دەمانەوێت. لە هەمووشی سەنجڕاکێشتر ئەوەیە دەشێت نزیک بوو بینەوە لەو خاڵە چونکە کاتێک سەرۆکترامپ بوتی دەیەوێت وتوێژ بکات ئەو جا ئێران هێرشی کردە سەر دامەزاوە نەوتەکەی سعودیە. ئەمەش نیشانەیەکە بەوەی کە دەیانەوێت بەر لەوەی بگەڕێتەوە سەر مێزی دانوستاندن بە هێرشکردن و تونند و تیژی لە بەردانەواندن بە ئەمریکا بکات. پێدەچێت ئەمە وەهای کردبێت بۆ ماوەیەکی کووتخایەن بڵێن وتوێژیان ناوێت. بەڕای تۆ هەموو ئەم سیاسەتەی ئەمریکا بەبێ بوونی جۆن بۆڵتن جێبەجێ دەکرێت یا لادانی جۆن بۆڵتن کاریگەری دەبێ بەسەریەوە یان نا؟
Well, I think clearly there was a challenge in جا بەڕاستی ئەو کاتەش کە جۆن بۆڵتن لە کۆشکی سپی بوو گرفت لە جێبەجێکردنی سزاکاندا هەر هەبوو قورسە بزانێت داینامیکی کەسەکان چۆنە بۆ نمونە لە نێوان سەرۆک و ڕاوێژکارەکەیدا کە بەگشتی شتێکی گرنگە ئەو داینامیکە هەبێت لە نێوانیاندا بۆ نمونە لە نێوان سەرۆک و ڕاوێژکارەکەیدا کە بەگشتی شتێکی گرنگە لە نێوانیاندا ئەو داینامیکە هەبێت پێم وایە لە زۆر لایەنەوە جۆن بۆڵتن کاری گەورەی کردووە بە تایبەتیش لەوەی هەر بە گومانەوە لە مەبەستەکانی کۆریای باکوور و ئێرانی دەڕوانی ئایا ئەم سیاسەتانی ئێستا هەن بەرەو پێش دەڕۆن بۆ خۆم چەند جارێک بەڕێز ئۆبرانم بینیوە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا متمانەیەکی زۆرم پێی هەیە و بە ئەزمونونەکانیشی پێویستە لە تەواوی تیمەکەش بڕوانی کە پێم وایە تیمێکی بەهێزە بەڕێز پامپیۆ ژەنڕاڵ دەنفۆرد ئەوانی تریش بەڕاستی پشتیوان و پێشنیازێکی زۆر بۆ سەرۆکترام دەکەن جا ئایا سەرۆک چی دەکات کاتێ فشارەکانی هەڵبژاردن لە ماوەی ئەم ساڵی ئایندەدا لەسەری زیاد دەبن بەڵام بێگومان ژمارەیەک هۆکاری هەن تا دەستی نەبێت لە هیچ قەیرانێکدا لە ماوەیەدا و هیچ زیانێکی ژیانی ئەمریکایەکانی ناوێت و لە هەمان کاتیشدا ناوێت هیچ لە بەردانەواندنێک بۆ ئێرانەکان بکات بە تایبەتی کە دەبینین ڕژێمی ئێرانی بەو هێرشەی کردێ سە سعودیە نیشاندانی جۆرێکە لە بەردانەواندن باشە بۆ دوایی هەڵبژاردن لە 2020 تا ئەگەری ئەو قەیرانە چاوەڕوان کراوە ئەگەر هاتوو سەرۆک ترامپ گەڕێکی تری سەرۆکایەتی بردەوە Well, I think it could go in just about any direction. دەشێت بە هەر ئاراستەیەکدا بێت بڕوات بێگومان شیانی قەیران هەیە پێم وایە ئێران تێگەیشتووە لەوەی ترامپ دەخوازێ خۆی لە قەیران لابدات ڕاستە لە مانگی 5 و 6دا کاتێک ئێران هێشی کردە سەر کەشتەکان ئەگەری ئەو قەیرانە هەبوو چونکە سەرۆک ترامپ بڕیاری دابوو بەڵام دواتر ڕایگەت پێشم وایە ئەمە پەیوەندیشی هەیە بەو هاوپەیمانەی لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا دابووی کە ناخوازێت لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا شەڕ بکات و ئەمریکا بەشدار بێت تایدا هەر بۆیە دوودڵیەک دەبینین لای سەرۆکەوە و ئەمەش تا ئەندازەیەک ئێران بۆ سوودی خۆی بەکاری دەهێنێت تاران هەوڵی خۆی دەدات لە هێڵی جیاکردنەوەی شەڕ و ئاشتی نزیک بێتەوە بەوەی هێرش دەکاتە سەر کەشتیە بەرهەڵگرەکان و سەر دامەزراوە نەوتەکانی سعودیە جا ئەگەر پاشەکشە بە ئێران نەکرێت و ئەمریکاش باجی ئەو ڕەفتارانەیان پێ نەدات ئەوە لەوانەیە زیاتر دەست درێژی بکەن جا بەڕاستی منیش کەمێک نیگەرانیم هەن لەوەی ئێران چ باجێک دەدات پێشتر گوێمان لە سەرۆک بوو کە دەڵێت بڕیان نەدان لە قەیران لە بەهێزیمانەوەیە ئەمە ڕاستە تا سنوێکی دیاریکراو چونکە نابێت دەست بەجێ ئەو کاردانەوەیمان هەبێت بەرامبەر ئەوەی ئێران دەیکات پێویستە پشومان درێژ بێت و بزانین ڕنگدانەوەی فشارەکانمان چۆن دەبن با سەیری پەیوەندەکانمان بکەین لەگەڵ کۆریای باکووردا لە سەرەتای دەست بەکاربوونی سەرۆک ترامپدا گوتارەکان چقۆیان لێک دەسوو بەڵام دواتر کۆبوونەوە لووتکەیە مێژوویەکەمان بینی هیچ سەرۆکێکی ئەمریکایی پێشتر کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی کۆریای باکووردان نەبوو لە هەمان کاتیشدا ئەوەشمان بیست کە کۆریای باکوور هیچ لە بەردانەواندنێکی نەکردووە هەر بۆیە لەوانەشە لەگەڵ ئێرانیشدا شتەکان بە هەردوو ئاراستەدا بڕۆن و جا هەر کامێکیشیان بێت هەر کێشەیە پرسیارێکی کار لەسەر بەرنامە ناوچیەکە ئەمریکا چەند پێویستی بەوەیە کە فشار لە ئەوروپا بکە بە تایبەتی رووسیا چین فەڕەنسا بەریتانیا هەروەها ئەڵمانیاش بۆ ئەوەی ئەوانیش قایل بن بە پێکهاتەی نوێی ئەو ڕێکەوتنە ناوچەی واشنگتن یا ئەم بەڕۆبەرایەتیە چاوەڕێی دەکا ئەگە بکرێت زۆر بە کورتی ئەوەم پێ بڵێ وەک شتێکی مێژووی هەڵسەنگاندنکردنەوە بۆ دامەزاوە ناوچێ نهێنەکەی فۆردۆ و دامەزاوە ناوچەکانی تری ئێران زۆر وڵاتی هێنایە ڕیزەوە بۆ فشارخستنە سەر تاران و سەپاندنی سزاکان بەر لە ڕێکەوتن ناوچەکە بۆ پرسیارەکەشت بە کورتی دەڵێم پێویستە بەشی خۆیان تون بن بەرامبەر ئێران بە تایبەتیش پاش ئەو هێرشانەی ئێران کردووی پێویستە بڵێن ڕێکەوتن ناوچەکەی یەکەم کۆتایی هاتووە و ئێران پێشێکاری کردووە لە بەندەکانی ئەو ڕێکەوتنەدا و پێویستە سزای فرەلایەن بسە پێندرێتە سەر ئەو وڵاتە جا ئەگەر دەیانەوێت ئەو ڕێکەوتنە بپارێزن ئەوە هەنگاوی یەکەم ئەوەیە کۆتایی پێبێن بە بڕێکیش باس لە دانوستانی ئەمریکا و ئێران بکەین. ئەمریکا چەند جارێک ئامادەی دەربڕیوە بۆ توێشکردن لەگەڵ ئێراندا و ئێستاشی لەگەڵدا بێ یەکلاکردنەوەی کێشەکان زۆر بەکارێکی ئاسان دەبینێت.
بە دڵنیاییەوە هەموو شتێک شیانی هەیە ئەوان حەز دەکەن بتوانن شتەکان چارەسەر بکەن دووچاری کێشەی گەورە بوون لە ڕووی داراییەوە هەناسەیان لێبڕاوە ئاستی گرانی گەشتۆتە ئاستێک کەم کەس هەیە بینی بێتیان ئێران ڕەوشێکی زۆر خراپدایە پێویستە زۆر بە خێرایی چارەسەری بکەن و دەتوانین لە 24 کاتژمێردا چارەسەری بکەین بەڵام بابزانین چی ڕوودەدات بەڵام وەک کۆشکی سپی دەڵێت پێویستە زەمینە بۆ ئەگەری ئەو وتوێژە بڕەخسێت و بەبێ ئەو زەمینەیە پێناچێت بتوانرێ وتوێژێکی بابەتیانە بکرێت. سەرۆک ترامپ زۆر ڕوون و ئاشکرا بووە لەوەی وتوێژمان لەگەڵ ئێرانیەکاندا نابێت تا و کاتێ ڕفتەرەکانی خۆیان دەگۆڕێت. ئەوە تا و ڕفتارانەی زیاتر لە 40 ساڵ ئێران هەیەی. ئێران بە گەورەترین وڵاتی جیهاندا دەنێت بۆ پشتیوانی لە تیرۆریزم هەر بۆیە پێویستە ئێران ئەو ڕفتارانەی خۆی بگۆڕێت ئەگەر هاتوو سەرۆکی ئەمریکا وتوێژیان لەگەڵ بکات. چاودێر باسییانەوە کردووە لەوانەیە ئەمریکا و ئێران لە پراوێزی کۆبوونەوەکانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکاندا دیدارێک بکەن بەڵام ئێران سوورە لەسەر هەڵوێستەکەی خۆی بۆ نەکردنی وتوێژ و دەشڵێت مەرجیش هەن بۆ دەستکردنەوە بە وتوێژی ناوچی. کاربەدەستانی ئێران بە تێکڕای دەنگ دەڵێن دانوستاندن لەگەڵ ئەمریکادا ناکەیت وتوێژی تاکلایەنە و سێلایەنەشمان نابێت ئەگەر ئەمریکا لە قسەکانی خۆی پەشیمان دەبێتەوە و دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ناوچەکە کە ئەمریکا خۆی پێشێلی کرد و لێکشایەوە ئەوە ئەوجا ئەمریکاش دەتوانێت بگەڕێتەوە بەشداری بکات لەگەڵ ئەو وڵاتانەی وتوێژیان هەیە لەگەڵ ئێراندا ئەگەر وەها نەبێت ئەوە هیچ وتوێژێک و لە هیچ ئاستێکدا لە نێوان کاربەدەستانی ئێرانی و ئەمریکاییدا نابێت نە لە نیویۆرک و نە لە هیچ شوێنێکی تر. ئەوروپاش داوایی وتوێژی ڕاستەوخۆ دەکا بۆ ڕێگەگرتن لە بەرزبوونەوەی زیاتری ئاستی ئاڵۆزیەکان لە کەنداودا و جەختیش دەکاتەوە کە هەر دانوستانێک بکرێت لە بەرژەوەندی هەموو لایەکدایە. بۆ زیاتر لە 2 ساڵە ئەو پەیامەی هەمە بریتیە لەوەی پێویستە زیاتر بڕۆین بەرەو هاوسەنگی لەو ناوچەی جیهاندا. پێویستیمان بە کارنامەیەکە لە پەیوەندی بە ئێران و هاوپەیمانەکانمان لە ناوچەکەدا تا دەرفەتمان هەبێت بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە. پێویستە چوارچەوەیەکمان هەبێت بۆ جمو جۆڵە ناوەکیەکانی ئێران و هەروەهاش خۆ دوورخستنەوە لە ئاڵۆزبوونی زیاتری پشێویەکان. هەر بۆیەشە داوا لە هەموو لایەنەکان دەکەم هێور ببنەوە و وتوێژ بکرێت. بەڵام ئێستاشی لەگەڵدا بێ ڕێبەرانی ئێران وها لە دانوستاندن دەڕوانن کە لە بەرژەوەندی جیهانی ڕۆژئاوا دەکەوێتەوە نەک لە بەرژەوەندی وڵاتەکەیان. وڵاتانی ڕۆژاو ئەوروپایی جەخت دەکەنەوە لەوەی پێویستە لەگەڵ ئەمریکادا دانوستاندن بکەین چونکە دەیانەوێت بیسەلمێنن سیاسەتی بەرزترین ئاستی فشار سیاسەتێکی سەرکەوتووە و دەبێت بەسەر ئێراندا بسەپێندرێت ئێمەش دەبێت بیسەلمێنین ئەو سیاسەتەی بەرزترین ئاستی فشارە هێندەی قڕانێک بەهای نییە کە دژی ئێران گرتویانەتە بەر. دکتۆر دەیڤد سەرۆک ترامپ دەرگای وتوێژ و دانوستانی لەگەڵ ئێرانیەکاندا بەکراوەیی هێشتۆتەوە بۆ دەربازبوون لەم قەیرانە و ڕێگەگرتن لە هەموو ئاڵۆزیەکی زیاتر بەڵام ئێران وەکو جۆمان لێبوو تەنانەت ئەو دانوستانانەش ڕەت دەکەنەوە. ئێران چی دەوێت؟ یەکەم شت ئێران دەیەوێت نەوتەکەی بفرۆشێتەوە. ئەوجا قەرزێکی 15 میلیارد دلاری دەوێت وەگەوەی سەرۆکی فەرەنسا پێشنیازی کردووە کە لەوانەیە نەوت ببێتە متمانەی ئەو قەرزە. پێم وایە زۆر پێ دەچێت ئێرانیەکان هەستیان بە ئازارەکانی سیاسەتی بەرزترین ئاستی فشار کرد بێت بەڵێ قسە لەسەر بەرەنگاربوونەوەی دەکەن لە کاتێکدا بەشێکی هۆکارەکانی خراپبوونی ئابووری ئێران دەگەڕێتەوە بۆ خراپی بەڕێوەبردن و گەندەڵی. ئێران لەبارێکی زۆر خراپی گەندەڵیدایە و ڕێبەرانی ئێرانی خۆشگوزەران دەژین و خەڵکیش لە مەنیەتیدا دەژی. لە ڕووی ئابووریەوە سزاکانن و هایان کردو ئێران بڕوات بەرەو داڕمانی ئابووری. ڕێبەرانی ئێران ئەو هیوایان هەیە کە لە ڕێی کاری وروژێنەرەوە ئەوروپا بترسێنن. بەداخەوە ئەوروپاش وانەکەی بە هەڵە وەرگرتووە و وهای دادەنێت ئەگەر خواستی باشی خۆی نیشان بدات ئەوە دەشێت شتێکی لە ئێرانەوە دەست بکەوێت کە ئەمە هەڵەیە و ڕێک پێچەوانەکەی ڕاستە. ئێران لەگەڵ قایلبوونی بە ڕێکەوتنە ناوچەکەی 4 ساڵ لەمەوبەریشی بەڵام هێشتا هێرشی تیرۆرکاری لە ئەوروپادا دەکات وەگەڵ هێرشە بۆمبیەی لە پاریس پوچەڵ کرایەوە کوشتنی جودابیران لە هۆڵندا چەندان کاری تیرۆریستی تریش جا ئەگەر بتەوێت شتەکان بە ئاراستەی ڕاستەکەدا بڕۆن ئەوە پێویستە بەرەنگاری ئێران ببیتەوە. ئەمە زۆر کاری گەرتر دەبێت نەک ئەوەی ئەو پارەی پێویستێتی بیدەیتێ.
یەکێ لە پرسەکانی تر کە زۆر گرنگە ئەوەیە ئەلتەرناتیڤی ئێران چییە کە کاتێ دانوستاندن ڕەت دەکاتەوە بۆ خۆ دەزانی شتەکە لە نێوان ڕەش و سپیدایە کە دانوستاندن ناکایانی شەڕی دەوێت بەڕای تۆ ئەم هەموو کردانی کە ئێران دەیکا خۆ ئامادەکردنە بۆ شەڕیا بۆچی؟ ئێران بە تێپەڕبوونی کات سەلماندوێتی وەک کۆریای باکوورە و شەڕ تێکەڵ بە دانوستاندن دەکات لە ئەمریکا و ئەوروپاش ئەوە یەکلا بۆتەوە کە بزانرێت وڵاتێک ئاشتەوایی و گەیشتن بە ڕێکەوتن و تێپەڕاندنی کێشەکانی دەوێتیان بەرەو قەیرانی ئاڵۆز و گەورە دەڕوات بەڵام ئەوە نازانین توندوتیژی تێکەڵ بە فشاری گەورە و ئاشتەوایی بکرێت لەبەر ئەوە هێندا ئەوە نابینین کاتێک ئێران هێرش دەکاتە سەر کەشتەکان و دامەزراوەکانی عەرەبستانی سعودیە بڵێین بۆ مانایەیە تاران لە تاو ڕەوشی خراپی خۆی وا دەکات هەر بۆیە پێویستە لە تەواوی دیمەنەکانی ئەو کارانەی ئێران بڕوانین پێشم وانییە کارڕژێمی ئێران شەڕی بوێت بەڵکو سپاس گوزارە بەو لاوازی ئابوووریەی تێدایەتی کە قسەمان لەسەر کرد ئەلبەت تاران قسەش دەکات لەسەر ئەوەی ئەگەر شەڕ ڕوو بدات چی دەکات و چی ناکات لە کاتێکدا دەزانێت ئەگەر شەڕ ڕوو بدات لەشکرەکەی چی بەسەردادێت و چۆن ڕژێمەکەی دەڕوخێت و ناتوانێت ئەوەی بە پاراستنی شۆڕشی ئیسلامی ناودێری دەکات بپارێزێت. تۆ زۆر دەمێکە ینی بەوردی چاودێری کاروباری ئێران و هەرو تەنانە دینی ئەمریکاش دەکەی لەو پەیوەندیەدا بەڕای تۆ دەرفەتێک ماوە بۆ چارەسەری دیپلۆماسی یاخۆ ئێران دەبێت لە بەردانەواندن بکە وەکو ئەمریکا دەیەوێت ئەی ئەمریکا چی بە ئێران دەدات؟ ئەو دەرفەتەی واشنگتن دەیدات کۆتایی هێنانە بەو فشارانەی لەسەر ئێرانن ئێران دەشێت ببێتە ئابوووریەکی زۆر سەرکەوتو لە نێو بازرگانی جیهاندا و نەوتەکەی بفرۆشێت ئێستا ڕۆژانە 500,000 بەرمیل دەفرۆشێت لە کاتێکدا ڕۆژانە 2,500,000 بەرمیلی دەفرۆشت پاشکشانەوە لە ڕێکەوتنە ناوچێکە و پێشکشانەوەکەش ڕۆژانە نزیکەی 4 ملیۆن بەرمیلی دەفرۆشت ئەگەر ئێران خۆی لە قەیران و شەڕانگێزی دوور بخاتەوە ئەوە دەتوانێت بگەڕێتەوە بۆ ئەو سەروەختەی خۆی چونکە دانیشتوانێکی خوێندەوار و بەهرەمەندی هەیە و ئەگەریش دەرفەتی بازرگانی هەبێت ئەوە دەتوانێت زۆر زیاتریشی بکات ئەمانە لەسەر مێز دانراون بۆ ئێران بەڵام بەو مەرجەی دەستبەرداری ڕەفتارەکانی خۆی بێت وەک هەناردەکردنی شۆڕش ئێران پێویستە وەک وڵاتێکی ئاسایی ڕەفتار بکات ئەمەش پرسە گەورەکەیە بۆ ڕێبەرانی ئێران ئەم فشارانەی کە هەن ئێستا بەسەر ئێرانەوە بەڕای تۆ توانێت شەقامی ئێرانی بجوڵێنێ دشت بە ڕژێمی ئێران یاخو شەقامی ئێرانی بکاتە فشارێک بەسەر ڕژێمی ئێرانەوە کە لە بەردانەواندن بکە پێی وایە فشارەکان وهایان کردووە خەڵک تێبگات لەوەی خراپی گوزەرانی ژیانیان ڕژێمی ئێران و زۆر بەشیان لەو ڕاستیە تێگەیشتون بەڵام مەرج نییە هەموو دانیشتوانی ئێران کاردانەوەیان هەبێت بەرامبەر ڕژێمی وڵاتەکەیان لەسەر بنچینەی سزاکان بۆ نمونە هیچ بەرنامە ڕێژەیەکی ئەمریکا لە ئارادا نەبوو کاتێک شەپۆلی ناڕزایی لە ساڵی 2017دا لە ئێراندا دروست بوو کە تا کۆتایی هەمان ساڵ درێژەی هەبوو لە ڕاستیدا ئەوە شتێکی چاوەڕوان نەکراو بوو و هیچ پەیوەندێکی بە ئەمریکاوە نەبوو بەڵکو کاردانەوە بوو بەرامبەر ئەو سەرکوتکردانەی ڕۆژانە ڕوبەرووی دەبنەوە وەک بە زۆر سەرپۆشینی ژنان دەستگیرکردنی ژن و پیا و کۆت و بەندکردنی سەر ئازادی ڕاگەاندن ئەشکەنجەدانی خۆپیشاندەران ئەوانە کاردانەوە بوون بەرامبەر باڕژێم نەک شتێک بوو بن بەهۆی سزاکانی ئەمریکاوە. دکتۆر دەیڤێت زۆر شکمان باس کرد حەزەکەم بڕێک باز لە کاریگەریەکانی ئێرانیش بکەین لە ناوچەکەدا لە پاش هێرشەکانی کرانە سەر کۆمپانیای نەوتی ئارامکۆ لە عەرەبستانی سعودیە تاران بە ئاشکرایی دەڵێ حوثیەکانی یەمەن ئەو هێرشانەیان کردووە و زەنگێکی ئاگادارکردنەوە بووە بۆ سعودیەکان. گەلی یەمەن کاردانەوەی خۆی نیشانداوە لە پێگەیەکیان داوە خۆ نەهاتوون لە نەخۆشخانەکان بدەن ئیدی بۆ تووڕە دەبیت لە خوێندنگاکانیان نەداوە لە بازاری سەنعایان نەداوە بەڵکو لە پێگەیەکی پیشەسازیان داوە بە مەبەستی ئاگادارکردنەوەتان کێشەکە هەر لە مەدان نییە بەڵکو ئێرانیەکان سەرچاوی هەموو قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبەستنەوە بە بوونی ئەمریکا لەو ناوچەیەدا. ئەمریکیەکان لە بڕیاوەی خۆیان بە گوناهبار بزان و دان بنێن بەوەی بوونیان لە ناوچەکەدا لە سووریا لە یەمەن و شوێنەکانی تریشدا کێشە و گرفتە کەچی ناو بەناوە وڵاتانی ناوچەکە و جەنگاوەرە ئازاکانی یەمەن گوناهبار دەکەن ئەگەر دەتەوێت ئاسایشێکی ڕاستەقینە هەبێت لەم ناوچەیەدا ئەوە پێویستە داگیرکاریەکانی ئەمریکا لەم ناوچەیە کۆتایی پێبێت.
بەڵام بۆ عەرەبستانی سعودیە کە بە گەورە ڕکابەری ئێراندا دەنرێت لەو ناوچەیەدا سیاسەت و ڕەفتارەکانی ئێرانن ڕەوشی ناوچەکەیان تێکدا و بە سەرچاوەی ئاژاوە و ئاشوبیش ناودێری دەکات. شەڕانگێزیە بەردەوامەکانی ئێران پشتیواریکردنی ڕێکخراوە تیرۆریستەکان دەستێوەردانی لە ڕێی دەریایی ئەمانە هەڕەشە و مەترسین بۆ سەر هەموو لایەکمان. داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەی دەکەین و ئەو جمجۆڵە زیان بەخشانی ئێران بزانێت و دانی پێدا بنێت. ڕیاز جەخت دەکاتەوە لەوەی هێرشەکان بۆ سەر کۆمپانیای ئارامکۆ لە عێراقەوە کراون و تاران دەخوازێ ئەو ڕاستیە بشارێتەوە. ئەو هێرشا لە وڵاتی یەمەنەوە نەکراوە، هەرچەند ئێران هەموو هەوڵێکی خۆی دەدات تاوەها دەربکەوێت کە لە یەمەنەوە کراوە. هاوکاری ئێرانیەکان لەگەڵ لایەنگرەکانیاندا لە ناوچەکەدا بۆ دروستکردنی سیناریۆی درۆ و ڕوون و ئاشکرایە. خاڵی دووەمی ژەوەیە ئەو هێرشە لە باکوورەوە کراوە و هیچ گومانێکشی تێدا نییە بە سەرپەرشتی ئێران کراوە. تاران بەردەوامە لە پشتیوانکردنی میلیشیاکان و ڕێکخراوە تێرۆریستیەکان، ئەمەش کاردانەوەی کۆمکاری عەرەبی بە دوای خۆی داهێناوە. لە ماوەی ڕابردوودا بە تەواوەتی ئاشکرا بوو کە حوتیەکان خاوەنی بڕیاری خۆیان نین، بەڵکو فەرمان لە وڵاتێکی ترەوە وەردەگرن. ئێمە داوای خۆمان بۆ ئێران دووبارە دەکەینەوە تا دەست لە کاروباری یەمەن هەڵبگرێت و پشتەوانی چەک و دارایی میلیشیەکان بوەستێنێت. دکتۆر دەیڤد بەڕای تۆ ئێران پشت بە لایەنگرانی خۆی لە ناوچەکەدا دەبەستێ یا لایەنگرەکانین کە پشت بە ئێران دەبەستن؟ بەڵێ پێم وایە کۆنتترۆلێکی زۆری ڕاستەوخۆ هەیە لە پەیوەندی بە ئێران و لایەنگرەکانیەوە. پێشتر باسمان لە قاسم سولەیمانی کرد. ئێران خۆی دامەزێنەری بەشێکی ئەو لایەنگریەیە وەک حیزبوڵڵا کە 35 ساڵ یان زیاتر لە کاتی دامەزراندنیدا هێزی پاسدارانی بۆ نات وەک یارمەتیدانی. هەندێکیشان هەر خۆیانیان دروست کرد وەک حوسیەکانی یەمەن. لە عێراقیش لایەنت هەن ئێران تۆوی چاندون وەک کەتائبی حیزبوڵڵا، عەسایبی ئەهلولحەق، نوجەبا. جا بەڕاستی ئەوانە پشتیان بە ئێران بەستووە و خۆیان خاوەنی بڕیاردین ئێرانیش بەکاریان دەهێنێت بۆ ئەجێندەکانی خۆی لە ناوچەکە. ئێستا ئێران دەڵێ یاری جەخت دەکاتەوە لەوەی کە حوسیەکانمون ئەو هێرشیان کردوێتە سەر کۆمپانیای ئارامکۆ لە عەرەبستانی سعودیە. ئێران بۆ دەیەوێ ئەمە بەسەر حوسیەکانە بسەلمێنێ لە کاتێکا سعودیەکان وەکو جۆمان لێبوو دەڵێ لە باکووری وڵاتەکانەوە ینی بەشەیەکی لە ڕاستەوخۆ دەڵێ لە عێراقەوە کراوە. بۆ ئێران دەیە حوسیەکان تێوە بگلێنێ ئەوەندەی تر. دڵنیا نیم لەوەی بڵێم ئێران لۆمەی حوسیەکان دەکات، بەڵکو زۆر بە شانازیە و باسییان دەکات و دەشێوێت تەنها وەک وەڵامێکی حوسیەکان پێناسەی بکات بەرامبەر ئەو شتانی سعودیە لە ئێمەن دەیکات. لە کاتێکدا حوسیەکان خۆشیان بەرپرسیارەتیان لە ئەستۆیە بۆ کاری خراپ و ناڕەوە. ڕاستەکە لەوەدایە ئەگەر هاتووی ئێران دانی پێدا بنێت و بەرپرسیارەتەکە لە ئەستۆ بگرێت، بە تایبەتی بۆ ئەو هێرشیان کە ڕێک و ڕەوان بڕیاری شەڕە، چونکە بەردومانکردنی وڵاتێکی تر یعنی داواکردنی وەڵامدانەوە. ئێران پێویستی بەو ڕێو شوێنی نکۆڵیکردنە هەیە وەک سیاسەتی خۆی. ئەمە ئەمریکا و سعودیە دەخاتە ڕەوشێکی قورسەوە بۆ بەرەنگاربوونەوە تاوەها بکات ئەمان لە ڕێی هێزەوە وەڵام بدەنەوە بگوترێت یەکەم جار ئەم دوو وڵاتە هێزیان بەکارهێناوە. جا ئێران دەیەوێت واشنگتن و ریاض ئەو هێڵە ببەزێن و خۆشی وە قوربانی نیشان بدات. کامیان زیاتر گرنگە بۆ ئێران حوسیەکان لە یەمەن یا حەشدی شعبی لە عێراق؟ لەم پرسیارەدا ناکرێت ڕۆڵی حەزبوڵڵا لە لوبنان و هەروەها ڕژێمی ئەسەدیش لە سووریا نادیدە بگرین. کاربەدەستانی ئێران زۆر جار وتویانە ئەگەر سووریا لەدەست بدەن ئەوا لەوانەیە هەموو شتێکیان لەدەست بچێت. بەڵام ئەگەر سەیری ئەو دوولایەنە بکەین کە تۆ ئاماژەت پێکردن، یەکێک لە ڕۆڵە گرنگەکانی حوتیەکان دەتوانن بە شێوەیەک هێرش بکەن سەر سعودیە کە حەشتی شعبی ناتوانێت بیکات. حوتیەکان تا ئێستا دەیان موشکی دوورهاوێژیان گرتوۆتە سعودیە. هەندێکیان وەک بینیمان لە فڕۆکەخانەی نێونەتەوەی ریاضی داوە. ئەمەش ئەوەیە کە ئێران دەیەوێت نەکدان بنێت بەوەی خۆی هێرشەکەی کردووە. جا لەبەر ژمارەیە کۆکاری سیاسی ئەو ڕێکخراوانەی ناو عێراق ناتوانن ئاوەها هێرش بکەن سەر سعودیە. هەندێک گومان هەن فڕۆکە بێفڕۆکەوانەکان لە عێراقەوە چوون. من نامەوێت بڵێم بە دووری دەزانم. بەڵام ئەو هێزانەی باستکردن زیاتر کات بۆ پاراستنی ئەسەد دەکەن و هەزاران چەکداریان نردووە بۆ یارمەتیدانی ئەسەد. جا ئەوەیە کە جیاوازی لە ڕۆڵبینیندا هەیە لە چوارچێوەی یەک ستراتیژدا.
باس لە حەسەن نەسڕوڵڵا کرد هێزە چەکدارەکانی سەر بە ئێران لەو ناوچەیەدا نەکردا کۆچی لە سیاسەتەکانی تاران دەکەن بەڵکو ئاگاهیش بە ڕکابەرەکانی ئێران دەدەن تا هەڵوێستێکی ئەو تۆیان نەبێ وەک کاردانەوە بەرامبەر ڕەفتارەکانی ئێران. پێشنیازم بوویان ئەوەیە بیرێکی تر لێ بکەنەوە ئەمجارە بە قوڵی بیر بکەنەوە چونکە شەڕ لەگەڵ ئێراندا گرەو نییە وێرانت دەکەن بەردەوامی شەڕی یەمەن تەنها ئاژاوە گەرەشێوانی زیاتر دەکات و تۆش دەدۆڕێیت بەیەک هێرش پیشەسازی نەوتەکەت بە تۆزی نامێنێت یەک هێرشی تر ئیتر هەموو شتێک تەواو دەبێت ماڵەکانتان لە شوشەیە و ئابوورەکەشتان هەر شوشەیە وەک شارە شوشەکانی میرنشینەکانی عەرەب جا بۆ هەموو لایەک بۆ وڵاتەکانتان بۆ شکۆی خۆتان ئەوە باشترە کە شەڕ ڕابگرن و ڕەحمێکتان بە خەڵک هەبێت. تەل ئەڤیڤ بەردەوام جەخت دەکاتەوە لەوەی ئێران مایەی هەڕەشە و مەترسیەکی گەورەیە بۆ ئاسایش و سەقامگیری ناوچەکە و هەروەهاش بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل. کۆماری ئیسلامی ئیران لە چەند بەرێکەوە هێرشی خوێن ڕێژانە دژی دەوڵەتی ئیسرائیل دەکات. ئیسرائیل بە هەر ڕێوشێنێکی پێوەست بکات بەردەوام دەبێت لە داکوکیکردن و پاراستنی ئاسایشی خۆی. داوا لە کۆمەڵگەی نوێتەوەی دەکەم دەست بەجێ بریاری خۆی بدات تا ئیران ئەو هێڕشانە ڕابگرێت. هەوڵەکان بەردەوامن بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە لە ناوچەکەدا و وڵاتانی ئەو ناوچەیەش متمانەیەکی ڕاستەقینەیان دەوێت بەوەی کە پارێزراون لە هەر مەترسیەکی ئێران. عەرەبستانی سعودیە هاو هەڵوێست دەبێت لەگەڵ هەر دەست پێشخەریەک کە ئاسایش و سەروەری ناوچەکە بپارێزێت و تارمایەکانی شەڕ و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێراندا بڕەوێنێتەوە. عەرەبستانی سعودیە پشتیوانی لە هەر دەست پێشخەریەک دەکات کە ئاشتی لە ناوچەکەدا بەرج ڕابگرێت. لەبەر ئەوە من دڵنیام لەوەی تێگەیشتنێکی زۆر دێتە ئاراوە و زۆرێکیش لە هاوپەیمانەکانمان ئاشتی و ئاسایشی ناوچەکە بەرز ڕادەگرن. سعودیەکان دەخوازن ڕێی یاسایی خۆیان بگرنە بەر بۆ بەرەنگاربوونەوەی ئێران و دەشڵێن تەواوی بەڵگەکانی دەیسەلمێنن کە پاسدارانی شۆڕشی ئیسلامی لە پشت هەموو ئاژاوەکانی ناوچەکەوەیە دەیخەنە بەردەم کۆمەڵگەی نێونەتەوەیی. ئێرانیەکان و پاسدارانی شۆڕشی ئیسلامی هەوڵ دەدەن هەموو بەڵگەکانی پێکاتەی ئەو چەکانە و تەکنۆلۆژیەکانیان بشارنەوە. بەڵام بە هەڵەدات چوون چونکە بەڵگەیەکی زۆری دژی پاسدارانمان لەلایە و داخێنە بەردەم نەتەوەیەگرتوەکان بەڕێگەی ڕاست و دروست و بەپێی یاسای نێونەتەوەیی. دکتۆر دەیڤد پێشتر باس لە حزبەڵای لوبنان کرد. حزبەڵای لوبنان وەکو جۆمان لێبوو نەکرد تەنها مای هەڕەشە و مەترسیە بەڵکو هۆشداری ژەدا بەو وڵاتانە. ئیسرائیلیشمان گوێ لێبوو باز لە مەترسیەکانی ئێران دەکات. ئیسرائیل دەتوانێت لێرەدا ڕاستەوخۆ چی بکە بۆ ڕێگەگرتن لەو جۆرە هەڕەشە و مەترسیانە؟ ئەوەی ئیسرائیل کردوێتی و دەیکات هێرشی خۆپاراستنی پێشوەختەیە بۆ سەر بنکە و دامەزاوەکانی پاسداران لە سووریادا. ئەگەر لە بیرمان بێت زیاتر لە 10 ساڵ لەمەوبەر لە ساڵی 2006دا بوو شەڕ ڕوویدا لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیلدا لە ناوچە سنوورەکانی باکووری ئیسرائیلدا. ئەوە شەڕێکی قورس و زیان بەخش بوو بۆ هەردوولا. دواتر نەسرۆڵا دانی بەوە دانا کە دەشێت هەڵی کردبێت و نەیدەزانی بەرەنجامەکان چۆن دەبن. جا لەو کاتەوە بێدەنگیەک باڵی بەسەر ئەو ناوچێدا کێشاوە. هەر بۆیە ئێستا لەوانەیە ڕق قسە بکات بەڵام دەزانێت بەرەنجامەکانی چۆن دەبن. استراتیژیەتی ئێران کردنەوەی بەرەیەکی ترە لە لوبنانەوە بەڵام زیاتر بەرەو ئەوە دەڕوات ئەو بەرەیە لە ناو سووریادا بکاتەوە. ئێستا بۆ ئێران ئەنجامەکە هەر تەنها پاراستنی ڕژێمەکەی ئەسەد نییە بەڵکو بەکارهێنانی خاکی سووریایە وەک بنکەیەک بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل. لە وتای نادنی چەکی پێشکەوتوش دەستی پێکردووە بۆ ناو سووریا. ئیسرائیلیش دەستی بە هێرشە ئاسمانەکانی خۆی کردووە. هەر چۆنێک بێت ئەمە خزمەت بە ئاشتی ناکات بەڵام خۆلادانە لە ئاراستەکانی شەڕێکی زۆر خراپتر. ئێستا ئێمە ئەوە دەبینین کە ئیسرائیل ئەو کردانی خۆی لە سووریادا دەکات و وەک دەستگوترێت لە عێراقیشدا دەیکات. بەڕاستیش ئیسرائیل زۆر بژارەی ئاشتیانەی لە بەردەستدانیە چونکە ئێران دارایی دەداتە حیزبوڵڵا و حەماس و ئێران وابەستەشە بە ئایدۆلۆژیەتی خاپورکردنی ئیسرائیلە و ئیسرائیلیش ناچارە داکۆچی لە خۆی بکات و بژارەی دانوشتاندنی نییە. ئەی بۆ حەشدی شعبی بەڕایتوە حەشدی شعبیش هەمان ئەو مەترسیەیە کە حیزبوڵڵا هەیەی یا حوسیەکان کە هەیەە.
So I think it's important to distinguish different groups within the popular mobilization. پێم وایە ئەوە گرنگە لایەنەکانی ناوحەشی شعبی لێکجیا بکەینەوە زۆر جار وەک ڕێگەیەکی ئاسانی لێهاتووە بگوترێت سەر بە ئێران یان ئێران پشتیوانیان دەکات یان لەژێر کۆنتترۆلی قاسم سلەیمانیدان هەندێکیان هەن هاوسۆزی ئایەتوڵا سیستانی هەندێکیشیان ئەرکی پاراستنی کەمایەتیە نەژادیەکانیان لە ئەسرە گرتووە لەبەر ئەوە باوەکو یەک سەیری هەمان نەکەین بەڵام بەگشتی بەهێزترین یەکەکانی حەشدی شعبی هاوسۆزی ئێران و ئێستاش پاش شکست پێهێنانی داعش دەڵێن ئامادەم بچن شەڕی ئیسرائیل بکەن ئەوە تا هەندێک لە سەرکردەکانی حەشد سەردانی نەسوڵا دەکەن و توێژی لەگەڵدا دەکەن ئەوانە ئەزمموی شەڕی شان بەشانی حزبوڵاشیان هەیە لە سووریادا جا ئەوانە جێ مەترسین و مەترسێ گەورەکەش لەوەدا عێراق بکەنە بەشێک لە ئێران ئەمەش ئەرکە سەرچیەکەیانە بۆ دزەکردنە ناو دامەزاوەکانە و موچە لەوێ و وەربگرن و ڕێگەت بن لەوەی بکەونە ژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقیەوە بەڕاستیش ئەمە ئەو هەڕەشە و مەترسیەیە کە پێویستە ئەمریکا و وڵاتانی تریش بە گرنگی و لێ بڕوانن ئەم هەموو شتە لەلایەن ئێرانەوەیە کۆمەڵگەی نێونەتەوەیی بێژگە لە ئەمریکا هەڵبەتە جۆرێ لە بێدەنگی هەیە بۆچی بەڕای تۆ بە کورتی ئەوەم پێ بڵێ Well, the United States, with its economy the size of its ئەمریکا بۆ ئابووری و قەبارەی هێزەکانی و ڕوبەری تۆڕی بنکەکانی لە ناوچەکەدا ئەوەش کە دەگوتی ئەمریکا دەرفەتی گۆڕینی ژیانی خەڵکی هەیە لەو ناوچێدا هەچی ئەوروپایە هەندێک توانای هەیە بۆ کاریگەری خستنە سەر هەندێک ڕوانین بەڵام هەرگیز بۆ هێزەوە کاری نەکردووە و هەروەها ئەو تواناییەشیان نییە ئەمایان دەکەمە دوا پرسیارم ئێمە باسمان لەوە کرد ئەمریکا جەخت دەکاتەوە فشار دەکا بۆی ئێران ڕفتارەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگۆڕێ بەڵام زۆرێک لە چاودێروە تەنانەت زۆرێک لە ئێرانیەکانیش بە کوردەوە بە عەرەبەوە بە لووچەوە ینی ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن ئەمانیش جەخت دەکەنەوە ئەم ڕفتارانەیە کە وای کردووە ڕژێمی ئێران هەتا ئێستا بمێنێتەوە کەواتە ئەگەر ڕفتارەکانی بگۆڕێ بەپێی ئەو جۆرە لێدوانانە ئەو ڕژێمە دەڕوخێ لەبەر ئەوە هەتا ڕژێمەکە نەڕوخێ ڕفتارەکانیشی ناگۆڕێ تۆ چی دەڵێ؟ بەبێ هیچ گومانێک ئەو مەترسیە هەیە ئەم ڕژێمە لە دەسەڵاتدا بمێنێتەوە بەردەوام دەبێت لە سەرکوتکردنی خەڵک و کاری وروژێنەرانش جا نازانین ئایا ڕەوشەکە وەک سەروەختی کۆتایی هاتنی شەڕی عێراق ئێران دەبێت کە سوێندیان دەخوات هەرگیز دەستبەرداری شەڕ نابن و منداڵانی تەمەەن 12 ساڵیان دەنات بۆ شەڕ و دواتریش هەر خۆیان بڕیاری ڕاگرتنی شەڕیاندا ئێستاش لەم ڕەوشەی ڕژێمی ئێراندا نازانرێت بە هەمان ئەو شێوەی پێشوو بڕیار دەدەنیاننا بەڕاستی ئەمە پرسێکی قورسە چونکە سیاسەتی ئەمریکا ڕوخاندنی ڕژێمی ئێرانی نییە بەڵکو ڕاگرتنی ڕفتارە دەرەچەکانیەتی ئەوەش گرنگە پەیمانێک نەدرێت بە گەلانی ئێران کە ئەمریکا خۆی بۆ ئامادە نەکردووە تا جێبەجێ بکات هیچ گومانێک لەوەدا نییە کە ئەو پەری باشەیان بۆ دەخوازی دەمانەوێت دەنجی ئەوان بین منیش و هاوکارەکانم لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراسیەکان ڕاستەوخۆ لەلایەن ئێران و هەڕەشەمان لێکراوە لەو بڕواایش داین پێویستە ئەمریکا دەنجی بڵندتر بێت لەسەر دۆسیەکانی مافەکانی مرۆڤ و تەنانەت ئەگەر هێزیش بەکار نەهێنین بۆ بەرزڕاگرتنی مافەکانی مرۆڤ تەنانەت ئەگەر گەیشتینە ڕێکەوتنیش لەگەڵ ئێراندا ئەوە هەر هیوادارم ئەمریکا بەڕوونی و ئاشکایی قسەی خۆی بکات و ئەشکەنجەکانی ناو زیندانی ئەڤین و سەرکوتکردنەکانی گەلانی ئێران بە جیهان ڕابگەێنێت دکتۆر دەیڤێت زۆر سپاس دەکەم زۆر سپاس تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین